ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی مەزنێ چەند پرۆژەیەکی بچووکمان ئەنجام داوە لەو ماوەی کە چۆیە وەکو تێکەلێکی ڕێژکردنی چەند شەقام و کۆلانێک لە کە زەرور و پێویست بوون بەوەی لە خەڵک لە قوڕ و لیتەوە ئەوانە خەلاص بیتن لە بەرنامەشماندایە هەندێک کۆلانی دیکە قیر بکەین و یەکیان درایتە تەندەرینگ بە گوژمەی 307 ملیۆن دینار درایتە تەندەرینگ و مقاولش وەرگرایە حالە بکری و بێت دەست بەکار ببی لێرە پرۆژەکە خۆی دەبینتەوە لە ئاوەڕۆ و قیر تاوکردنی چەند کۆلانێک و شەقامێک و دوو پرۆژێکی دیشمان هەیە بە شێوەی ڕاستەخۆ لەو نزیکانە دەست پێ دەکەین کە بە گوژمەی 146 ملیۆن دینارە ئەوەش لەسەر بودجەی ئاسایی وەزارەتی دارایی و ئابووری وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە تەمیل کرایە لەو نزیکانە دەست پێ دەکرێن و لە بەرنامەشماندا یعنی تەواوی دەرخستە و پێداویستی و کەم و کورتی چی هەبیتن لە سنوورەکەمان هەمووان بەرز کردەوە بە لۆ قایمەتی قەزای مێرگەسەر و بەڕێبەراتی گشتی شارەوانیەکان بە هەماهەنگی لەگەر بەڕێبەرە ناحیەی مەزنێ لە بەرنامەدا ئەوانش بخرێنە پلان و ئەو شوێنانێک کە دەشمینن لە دوانە تەواو بکرێن و لێرەدا دەمەوێ ئاماژە بە شتێک بکەم بە ڕۆلی تایبەتی ڕێزدار جەنابی مەلا مستەفا بارزانی یعنی زۆر لەگەل نووسینگەکەی زۆر هاوکار و پاڵپشتن بۆ ئیدارەی حکوومیەکان و ڕێزدار کاغەفور جەنابی قایمەقامی قەزای مێرگەسۆر مەعەدەل و بە بەردەوامی لە پاڵپشت و هاوکارمان بووە بۆ سەرگرتنی ئەو پرۆژانە و ڕاستی هەندێک مەشاریعی بچووک یعنی تەمیل دەکرێتن لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوەش جێ دەستخۆشیە ئینشەڵا ئەم ساڵە دەبێتە ساڵێکی باش و خزمەتی زیاتر و ئاودانی زیاتر و وە کابینەی نۆێمیش حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی مەسرور بارزانی هەمیشە لەو کابینەیە دەستی ئاودانی زیاتر گەشتیتە سنوورەکەمان بە حەقەت یعنی هەم لە ڕووی ئاو هەم لە ڕووی ئاوەڕۆ هەم لە ڕووی ڕێگاوبان لە هەموو ڕوویەکەوە دەستی ئاودانی زیاتر گەشتە سنوورەکەمان